بەخوا زۆر لە سەرەتی وەرنێکاوانی با قوربانم وەڵای مامۆستاگیان نوێژ ئەەکەم بڵێن پچڕ ئەم کرد دەستمە کرد بە نوێژ وازم لێنا پاتێ دەستم پێکەوە هەم وازم لێنایەوە ئێستا نوێژەکەم بەس من مەشروبخۆرم ئەمەوێت هەرچی ئەەکەم زاڵ نابم بەسەر خۆمە ئەگەر ڕێنمایەکم کەی مەمنونە بم و هەرچی ئەەکەم توانام نێو زاڵ نیم بەسەر خۆما بەس پاس بخواگە وەکو نوێژ وازم لێ نێناوە و زۆر بەجددیش گرتومە بەیانیان زۆر گوێ لە وتارەکانی جەنابیش دەگرم. طبعا جۆڕاگرە ئەگەر مناڵێکی خۆم خوا نەکەران برایەکی خۆم ئەم وەزعی تۆی هەبوایە هەر ئەم نەسیحەتانەمە کرد والله قەسەمەن بالله ئەوەنە بە دڵسۆزیەوە قسە بووەکەم نە من تۆ ئەناسم لە نزیکەوە نەتۆش لە نزیکەوە من ئەناسی هیچ مەسلحەتێکی دنیایش لە بینمانە نییە تەنها ئەمەوێ کە کاتێ مردیت بە ڕوسپێتی بڕۆیتە خزمەتی خوای گەورە براشرینە خوای گەورە دەجار عەرەقی بە نەعلەت کردووە دەجار لە فەرمودەیەکە دەجار ئەوەی ئەیخواتەوە بە نەعلەت کراوە لعنەتی ئەڵڵا لەو کەسە بێ کە مەشروب بەخوات ئەزانی یعنی چی یعنی دوور بێ لە هەموو ڕەحم و بەزەیی و ڕەحمەتێکی خوای گەورە ئەوەی کەوا هەڵی ئەگرێ ئەوەی حەماڵەکەی ئەکا ئەوەی ئەیفرۆشێت یعنی نەفرەت لە عەرەقیش بێت من یەک پرسیارە لە جەنابت دەکەم تۆ بەرگەی بچووکترین ئازاری خوا ئەگریت؟ نەوەڵڵا. باشە پرسیارێکی تر لە جەنابت دەکەم خوا نەکەران ئەگەر ئێستا تووشی ئازارێ بیت بڕۆی لەم خەستەخانانی سلێمانی هەولێر لە هەر شوێنێک بڕۆی پشکنین کەی دوای لە پشکنینەکەیە بڵێن براکەم تۆ تووشی سەرەتان بوویتە خوای گەورە لە هەمومانی بەدوورکا و تایبەت جەنابت کە پرسیارەکە پەیوەندی بە تۆوە هەیە تۆ یەکسەر واز لە مەشروب ناهێنیت؟ مامۆستا هەوڵێکی زۆر ماوە هەرچیەکتۆن جوابی ئەم پرسیارم دەرەوە کە نەتیجەی فەحسەکە وەرگروتیان تووشی سەرەتان بوویتە ئەبێت دەرزی کیمیاوی لێدەین واز لە مەشروب هێنیت؟ بەتەئکید دەی کەواتە براکەم کەواتە برام تۆ ئەبێت ترست لەو مردنە هەبێ هەموو دەقەیە لە پەناگوێتە ونحن أقرب إليه من حبل الوريد والله مردن لە شادەماری ملمان لێمان نزیکترە باوەڕت هەبێ هەموو دەقەیە مەلەک المەوت ئەسوڕێتەوە بە دەورمانەوە فەرمودەیەکەیە لە ئەسەرێکە ئەفەرمێ ڕۆژی 5 سەر لە هەموو بەنی ئادەمێکە دات براشرینەکەم سات و کاتی مردنی من و تۆ نادیارە بۆیە هەیە سبەی ئەم کاتە جەنابت یا من یا هەر کەسێکی تر لەنا ئەم لایڤەیە لە ناو خاکا بێت براشرینەکەم ئەوەی ئیمڕۆ مرد بە حادیسەی سەیارە و بە حادیسەی گولە و ئاگر بەتەما بوو بەیانی پرۆژەی هەبوو بەتەما بوو سەفەر بکە بەتەما بوو ئەم هەفتەیە بڕوا بۆ عومرە مانگی داهاتوو بڕات سەری ساڵ لە دووبەی و لە ئەستەمبول و لە سویس ڕا بکات بەڵام ئیمڕۆ مرد عەزیزەکەم بۆیە ئەم قسانە لە سۆنگای برایەتی و دڵسۆزیەوە بۆتەکەم ئێستا پێویستە ئیرادە و بەهێز بێ وەک ئەوە وایە وەکو پێتم وت تۆ چوبێتی بۆ فەحسەکەت لە فەحسەکەیە پێتیان وتووە سەرەتانتە خوای گەورە بە دووری کالێت بۆیە کەوتت بڕیار ئەدەم وازی لێ بێنم دەیبرا ئەو ترسەت هەبێ لە مردن ئەو ترسەت هەبێ لە بینینی مەلەک المەوت ئەو ترسەت هەبێ لە بینینی ناڕەحەتیەکانی قەبر ئەو ترسەت هەبێ بۆ یەکەم شەوی قەبرت کورە خاک بەسەرمان وەڵڵا یەکەم شەوی قەبر زۆر ناڕەحەتە عەزیزەکەم ئەم قسانم بکاتە مایی شیفا بۆ دڵت بیکاتە مایی هیدایەت بۆ جەنابت و بۆ تەواوی ئەو کەسانی کەوا ئالوودەبوونە بە مەشروب و دەرمانەوە ئینشەڵڵا مامۆستاگیان وەڵڵی ئەوەی ڕاستی بێت لەبەر خاتی خوای گەورە زۆرم خۆشەوی خوا ئاگای لێ لە ناخی دڵم و یعنی بەیانیان خۆ ئاگادارە بە تایبەت گوێ لە ڤیدۆکانی جەناب ئەگرم بەس لەبەرەوەی چۆن بڵێ یەک حەزە بەدڵما بێت بۆیە حەزمەکە پەیوەندی ڕاستەخۆ بە جەنابتەوە بکەم بە تایبەتی لە دوای گەڕانەوەی چۆنە تاقانە تەئسیرێکی زۆر هەبووە لەسەر من الحەمدوللا برام وەڵڵا ئەوتم وەڵڵا پێرێشە و ئەوەی دوای ئەوەی کە ئەو کوڕەکە ناوی سۆنە تاقانەیە لە لایڤەکە ڕووی ئەمانە پەیوەندیە زۆرم بۆ هات یعنی یەکێک لەو پەیوەندیانە ئاڵایەکی ئەڵمانیای لەسەر بوو باشە ئاڵایەکی ئەڵمانیای لەسەر بوو لە وەتسئاپەکەەوە هەڵم گرت برایە بوو دوو لە ڕێی جەنابتان زۆر جاروتی مامۆسا بە قوربانی پێڵاوەکانە بم من زۆر ئەستەغفیڕوڵڵام کرد والحاصل ئەو زۆر ئیلحاحی کرد وتی مامۆسا سوێن بە ئەڵڵا ئەم جارش سوێن بە ئەڵڵا
6 بطڵی لە مەشروب و ئەو شتانی کە ئەوان باسیەکە نازانم عرەق و بیرێ و چییە وتی بەدەستمەوە بوو لەگەڵ ئافرەتێکی زیناکاری داوێن پیسا بوو سوێن بەخوا وتی مامۆسا کردمە سەر تیکتۆک پێش ئەوەی دەست بە عملیەکە و کارە حرامەکە بکەم هەم لە مەشروب و هەم لە زیناکە باشە وتی ئەو لایڤە هاتە پێش چاوم سەیرە بکەم کوڕێکە وتی من زۆر متابعی و کوڕەمە کرد زۆر متابعی جەنابتمە کرد وتی کە هەردووتانم بینی یعنی ئەگریان بە دیارەکە و ئەو لایڤە قەرەباڵغ بوو وتم باشە یعنی ئەوە تۆ چێکەیت وتی باوەڕ ئەەکەی مامۆسا دوای لایڤەکە عرەقم هەمووی شکا بطڵە عرەقم لە ماڵا نەهێش ئەو ئافرەتەش کە بۆ داوێن پیسی هێنابوومەوە دەرم کردوتم بڕۆ بەڕێی خۆتە مامۆساگیان ئێستا دەسم کردو بە نوێژەکانم وعد بێ هەتا ئەو ڕۆژەی ئەم ڕوو حەلم لاشەیە بێ ئەبێ من نەگەڕێمەوە سەر ئەو کارە خراپانە کەواتە برا ئەم لایڤانە سوودی خۆی هەیە ئەو برایش ئینشاءڵڵا خوای گەورە بەردەوامی پێ ئەبەخشێ و ئەیکاتە مایەی خەیر و هیدایەت بۆ تەواوی ئەو گەنجانی کەوا متابعی بوونە ئیشەڵڵا مامۆستاگیان ئەبێ منیش وعد بەم ئەگەر زانی بێتم ئاخی ڕۆژی مانمە لە ژیانما بڵێن بە یەک قەترە مەشروب زینووە بەمەوە والله بیللا ئەبێ 10 میلیۆنەیە ئەگەر مرد بێتم دڵنیابم کە لەسەرەوە دکتۆری هەموو عالم لەسەر من کۆ بێتەوە بڵێن بە مەشروب چاکە بێتەوە والله ئەبێ 10 میلیۆنەیە وایە لێوە زیاد بێ الحەمدولillah پیرۆزت بێ براشتینەکەم ئینشاءالله ئەو قسەی جەنابیشت ئەو هیدایەتی جەنابەت ئەبێتە مایی هیدایەت بۆ هەزاران کەس الحەمدولillah پشت بەخوای گەورە مامۆستاگیان عەزێتم مای خوای گەورە پاداشی خێرە باتەوە ئینشاءالله لە خزمەتام قوربانگیان لە خزمەتام براش چاوەکەمی عەزێتم مای خوا بەخێر بێ قوربان خوا حافیزی مامۆستاگیان